خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێ و بەردەوامین لەگەڵتان لەگەڵ تەوەری سەرەکی ئەم بەیانیەمان قسەکردنە لەسەر بێکاری. بێکاری ئایا لە ئێستادا لە هەرێمی کوردستان بووەتە دیاردا یاخود تەنها ئاکرێ بڵین بابەتێکە زۆر جار ڕێژەکەی لە هەڵکشان و داکشاندایە. بەجۆری ئامارێک کە نوێترین ئامارە ئێستا لە هەرێمی کوردستان ڕاگەندراوە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان گەیشتۆتە زیاتر لە 13. ئێمە پرسین ڕێژەی ستانداردی بێکاری چۆنە واتە ژمارەکەی چەندە، ئەم ڕێژەیە چۆن دیاری دەکرێت، بێکاری بۆ خۆی چییە، جۆرەکانی چین، واتە چەند جۆری هەیە، ئایا هەموو جۆرەکانی لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت. بەراورد بە ژمارەی دانیشتوان ئێمە ڕێژەی بێکاری تیاماندا زۆرە، هەموو کەسێک کە دەوترێت کاری نییە تەواو دەچێتە چوارچەوەی پێناسی بێکاریەوە یاخود نا ڕێگە چارەسەرەکان چین بۆ ئەوەی کە ئێمە لەم قەیرانی بێکاریە یاخود ئەم ئەوەی کەوتم بووە بە دیاردەیە ڕزگارمان بێت. ئەمانە و کۆمەڵک پرسیار ئاڕاستی زۆر بەڕێز دکتۆر محەممەد ڕەوفەکەین کە بەڕێزان پسپۆڕی ئابوورین ئێستا لە سوێدۆی بەیانی کورسات نیوز ئامادەن. دکتۆر بەیانیت باش زۆر بەخێر. دکتۆر ئەگەر هەر لە پێناسەیەکی بێکاریەوە دەست پێ بکەین، ینی وەکو شتێک شی بکەینەوە بۆ هاوڵاتیان، بەچی ئەوترێ بێکار؟ بێکاری چییە؟ بەڵێ سەرەتا سڵاو لێ و سڵاو لە بینەرانی بەڕێز. بەڕاستی ئەم بابەتە کوردواتەنی قسە زۆر هەڵەگرێ. یعنی بالەوە دەست پێ بکەین کێنەوانی کەوا یعنی لە ڕۆزانستیە ئابوووریەکەیەوە بەم کارەکەن، ینی لە ڕاستیە ئەوانی کەوا کارەکەن لە ڕووە یاسایەکەوە ئەوانی کە تەمەنیان نەکەوێتە نێوان 15 بۆ 65، بەڵام طبعاً ئەم حاڵەتە معنایە نیە لە هەموو وڵاتەکانە بە هەمان شێوە، یعنی یاسای وڵاتە دیاریەکە ئەوانی کەوا ئەکەونە تەمەنی کارکردنەوە کێن. ئەمانە لە توانای جستەی ئەم ئەوە لەوە هاتووە بێت توانای جستەی کامەڵ بوو بێت و دەرنەچوو بێت لەو حاڵەتی کە نەتوانێت جاری تر کارکاتەوە، یعنی مەسەلمان بە مانای تر مناڵەکان یعنی ناچنە ناو تەمەنی کارکردنەوە هەر لەبەر ئەوەشە بە پێی یاسا ئەوەی کەوا مناڵە نابێکاری پێ بکرێت و ئەوشی کەوا مەسەن پیر و بەکەوتە بێ ئەوش نابێکارکە. ئەوانە کەوا لە ڕووی جستەویەوە یعنی کامل بوون ئەتوان کارکەن 15 بۆ 65، بەڵام مانایەوە نیە ئەوانی کەوا هەموو ئەکەونە ئەم تەمەنەوە ئەوانش هەمووی بەهێزی کار حسابی بۆ بکرێت. ئەو خەڵکانی بۆ نمونە خوێندکارن، ئەوانش هەر هێزی کار نین لە هەنێ وڵاتە بۆ نمونە کابانی وڵات کابانی ماڵەکان ئەمانش هەر بە بێکار حساب ناکرێن، چونکە یعنی مەسن بە پێی ئابووری ئەو خەڵکانە کارەکەن کەوا بۆ حسابی غیری خۆیان ئیش بکەن داهاتیشیان لە بەران بەراورد بێت. لەبەرەوە لە وڵاتی دواکەوتوە زیاتر ئەو خەڵکانی کەوا مەسەن کابانی ماڵن بۆ حسابی ماڵی خۆیان ئیشەکەن لەبەرەوە نابن کاریشەکەن لە ڕاستی، ینی مەبەستمەوەی کۆشەکەن خۆشیان هیلاکەکەن، بەڵام لەبەرەوەی نایفرۆشن بە خەڵکێکی تر ئەوە نابن بە کارکرد. بەڵام کەسێک ئەگەر بۆ ماڵێکی تر ئیش بکات یان بۆ جیهەتێکی تر ئیش بکە هەمان نەوەی ئیش بکە و لەگەڵ ئەو ژنەیەکەوە لە ماڵی خۆیان ئیشەکە ئەوی یەکەم کە بۆ خەڵکێکی تر ئیشەکە ئەوە کاری کردووە، بەڵام ئەوەی بۆ ماڵی خۆی ئیشەکە ژنێک ئەوە کار ناکە. یەکێک مەسەن بۆ حسابی خۆی ئیش بکە ئەو بەرهەمێنێ نەیخاتە بازاڕ بەرامبەر داهاتێک ینی بڕپارێک گەروەر بگرێ ئەوە کە کاری هەیە. یعنی کەواتە ئەم خەڵکانە ئەگەر دەرکرد ئەو خەڵکانی کەوا توانای کارکردنیان هەیە و ئارەزووی کارکردنیان هەیە ئەگەر هەلی کاریان دەست نەکەوت ئەوانە بە بێکار ئەشمارەکرێن. یعنی ڕێژەی ئاسایی بێکاری لە وڵاتانە بریتە لە 4 بۆ 5، کەواتە ئەگەر لەو تەمان ئەم ڕێژەژ چۆن حساب کراوە چکە خەڵکێک لەوانەیە مەسەرەن بۆ ئیش بگەڕێ ئیشی دەست نەکەوت بێ، جۆری ئیشەکەی خۆی بگۆڕێ تاوەکو ئێستا جۆرە تازەکەی دەست نەکەوت بێ، یاخو شێوازی کارەکان بگۆڕێ بۆ نمە تەکنۆلۆژیای تازە هات بێ خەڵکێک تا خۆی ڕایەنێت لەگەڵ ئەم تەکنۆلۆژیا تازەیەوە ئەو فترێ بێکارە. ئەو خەڵکانی مەسەرەن کەوا لە وەرزێکا ئیشەکەن لە وەرزێکا ئیش ناکەن ئەمانە بێکارن. حتا ئەمە جۆرێکتر لە بێکاریمان هەیە بێکاری مەسەرەن تەکنۆلۆژیە، بێکاری فراکشنە احتیکاکیە، یعنی شوێن گواستنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لەو شوێنە کە پێشتر نیشتەجێ بۆ ئیشی کردووە. ئەمانە هەمووی جۆری بێکاری جۆرێکتر هەیە لە بێکاری لە هەنێ دام و دەستگای بە تایبەتی حکومی دەسەکەی پێوترێ بێکاری شاراوە، یعنی زاهریان تۆی بینی ئیشەکە بەڵام لە حەقەتا ئیش ناکە بۆ چکە بڵین هەدەف لە کارکردن چییە؟ ئەوەیە کە ئەو کەسە بەرهەم هەبێ. ئەگەر ئەو کەسە بەرهەمی نەبوو بە کوردواتنی ئەگەر خنەی کرد خنەخنی کرد و لە بەرامبەر هیچ بەرهەمێکی نەبوو
تۆ ئەیبینی ئیشەکە بەڵام لە حقەتا ئیش ناکە یعنی حتا پێش ئەم بارودۆخ نائاسایی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە کە وای لێ هاتۆ خەڵک ڕۆژانە بڵم هەفتانە 2 ڕۆژیش بکە و 2 ڕۆژەکەش لەنەوە بۆ 12 ئیش بکاو 12کەش بە تاواتی ئیش نەکە ئەمانە بێکاری شاراون بەتاڵی مقنعەیە بەتاڵی مقنعەیە شکە بە حسابی شەکاو لە ڕاستیا ئیش ناکە پێشتر وتیان حتا پێشم بارودۆخە ئەوانی کەوا لە دام و دەستگا حکوومیەکانە ئیشەکە لە ڕۆژێکە 17 دقیقە ئیشەکە پێش ئەو بارودۆخیکەوە بەسەرمان بێت ئێستا کەمتریش بۆتەوە بۆ بە نیوەش کەمتر بە معنایەکتر لە ڕۆژێکە کەسێک لەوانی 5 بۆ 7 دقیقە ئیش بکات یعنی ئەو 8 ساعاتە کە مەفرۆزە ئیش بکە 5 دقیقە ئیشەکە ئەوی تری هەمووی بێکارە ئەمە معنای بێکاری شارەوە. دکتۆر ئاماژەت باوە کرد کە تەمەنی کار لانێ ئەڵبەت بۆ وڵاتێکی تر بگۆڕێت بەڵام ئەگەر ئێستا بە ڕێژەیەکی باڵێن ستاندارد بڵین 15 بۆ 65 ساڵە ئەم تەمەنی کارە بەپێی ئایا ڕەگەز یان بەپێی جۆری کارەکە نایە گۆڕێت؟ جوانە زۆر جوانە ئەو قسە جوانە لە ڕاستیە یعنی وەکوتم لە وڵاتێکە بۆ وڵاتێکی ترە گۆڕێ بەپێی یاسای وڵاتە هەندێک وڵات 15 بۆ 65 هەیە 18 بۆ 63 ئایا بۆ نمونەگە وڵاتەکە پێشکەوتوتر بێت بەرەو تەمەنە سەرۆکان نەڕوا 15 بێ بە 18 جوانە زۆر جوان دائما طبعا پێشتر لە سەرەتای دروستبوونی سەرمایه‌داری کاتێک کە تازە سەرمایه‌داری سەری هەڵدا بوو خەڵکەکان ئیشیانە کرد ماوەیەکی دوور و درێژ 14 ساعاتی ئیشیانە کرد بە مناڵ ئیشیانە کرد بەشن ئیشیانە کرد یعنی لەبەرەوە چونکە ئەو کری کە دەستیانەکە زۆر کەم بوو مەجبور بوو هەموو کەس بڕە بۆ مەجای ئیشکردن بەڵام دوایەوەی کەوا یعنی ئەفکاری ئیشتراکی دروست بوو دوای نەقابەتی عمال دروست بوو وردە کارکرا بۆ کەمکردنەوەی ڕۆژەکانی کارکردن جاران مەسەن 6 ڕۆژ لە هەفتەیەکە ئێستا 5 ڕۆژ لە هەفتەیەکە جاران مەسەن 12 بۆ 14 ساعت ئێستا 8 ساعت جاری وا هەیە بۆ بە 6 ساعت لە هەنێ شوێنە مەسەن فەرقی بینی ژن و پیاوە کرێ ژن مەسەن لە 55 ساڵە بۆ لە رووسیا یعنی کارکردنی ژن 55 ساڵە پیا و 63 ساڵە یعنی ئەو شوێنانی کەوا کاری تیاکەن ئەگەر شوێنەکە خەتەر بێت یعنی ئەگۆڕێ یعنی بۆ لە عێراقا مثلەن 25 ساڵی تر خەڵک تەقاعود دەبێ بەڵام لە 15 ساڵیشە ئەگەر مەجال بۆ نمونە شوێنە خەتەرەکان ئەوەی کە مەسەن لە ئەشیعە و لە مفاعیلی نەوەوی و لەو شوێنە نائیشەکەن یعنی بێت 15 ساڵ ئیشەکەن و ئەتوانن تەقاعود بن ئەمانە هەموو یان ئەو شوێنە دوور دەستەکان ئەوانی کەوا شوێنێکی زۆر دوورنە بۆ نمە لە هەنێ وڵاتێ لە ئەمریکا لە رووسیا مەسەر ئەو شوێنە ئەو خەڵکانی کە ئیشەکەن لە سیبریا مەسە شوێنێکی سەختە ناڕەحەتە ئەوانە بۆ نمونە پارێکی زۆرتر وەرەگرن و فترەی ئیشکردنەکەیشیان کەمترێتە دوای تەقاعود دەبن ینی بەپێی ئیشی ئەو خەڵکانەیە کە ئیکەن. دکتۆر ستانداری جیهانی بۆ ڕێژی بێکاری پێمە بێت 5 دانراوە یان هەنجار کەمترە ئێستا لای خۆمان گەیشتۆتە لە 13 و بگرە زیاتریش ئەمانە بە بەراورد بە ژماری دانیشتواندا ئەندرێت بۆ ڕێژەی بێکاری یان چۆن هەڵسەنگان بۆ هەڕەمەکی نییە ئەم ژمارە ئەو ڕێژەیەکی ڕێژەی بێکاری بۆ هێزی کار نەک بۆ هێزی کار ئێمە وەکوتمان چێ مەسن دانیشتوانمان هەیە لە دانیشتوانەکەنیشە تەمەنی کارکردنمان هەیە ئێمە بەپی ئامارێکە ڕاگەنراوە لە هەرێمی کوردستان 5 میلیۆنی و زیاتر دانیشتوانمان هەیە لەو 5 میلیۆنیەوە چەنی ئەکەوێتە بینی 15 بۆ 65 با بڵێن میلیۆنی بڵێن 5 میلیۆنی و تقریبا 2 میلیۆنی و ئەمە تەمەنی کارکردنە باش لەو 2 میلیۆنی وەش هەمووی هێزی کار نییە وەکوتم ئەوەی خوێنکارە ئەوەی کەوا پەکەوتەیە خانمانی ماڵەوە ینی کابانی ماڵ ئەمانە هەمووی دەریەکەیت هەمووی دەریەکەیت لەو 2 میلیۆنیەوە تقریبا لە 150 ئەو 2 میلیۆنیەوە با بڵین میلیۆن نیوە تۆزە کەمتر ئەمانە هێزی کارن یعنی لە 105 ئەو میلیۆن و نیوە ئەوە بێکاری ئاسمارەیەک هەیە بۆن مە بڵێ لە دە مرۆڤ بێ مرۆڤێک کار بکارە دە کەسا کەسێک کار بکە ژمارێکی وا هەیە یان هەر ئەمەم ڕێژەی لێکە درێت یعنی مەکو وتم طبعا ئەوەی کە هێزی کار هەیە تەمەنی کارکردنیش هەیە بۆ نمە هێزی کار نیوەی تەمەنی کارکردنە تەمەنی کارکردن نیوەی دانیشتوانە
کەواتە هێزی کار ڕوبعی دانیشتوانە یعنی ئەمە بڵێن ئەگەر 5 ملیۆنی و 6 ملیۆنمان هەبێت یعنی تقریبا ملیۆنی بۆ 2 ملیۆنی ئەوە هێزی کارە یعنی کە ئەڵێ ڕێژەی بێکاری ڕێژە بۆ هێزی کار نەک ڕێژە بۆ تەمەنی کارکردن یا ڕێژە بۆ دانیشتوان. دکتۆر ئەو سیانزە کە ئاماژەت بۆ کرد جەنابەت بەداخەوە ڕێژەی بێکاریە چۆن ئەو ئامارە وەرگیراوە تا چەند دقیقە لەبەرەوەی ئەمازانین بەداخەوە ئێمە بیمەی بێکاریمان نییە چۆن ئەم ئامارەیان ئەم ڕقەمان دیاری کردووە. بەڵاو ڕقەمە طبعا من زۆر بڕوام پێ نییە لەوانە نزیک بێ لە ڕاستیەوە بەڵام زۆر دقیق نییە چونکە لە هەر وڵاتێکە ئەگەر دائیری ئامار زۆر دقیق نەبوو ئیحساءاتەکانی داتەکانی دقیق نەبوو ئەو ڕێژەیەش کە ئیعلانیەکەن زۆر دقیق نابێت زۆرتر تەقدیریە زۆرتر تەقدیریە بەپێی چی یعنی ئەو ڕقەمیان تەخمینیان زۆرتر وەکوڵە مسوحاتەکەن يعني مثلا ڕوپێویەکەن لەسەر ئەساسی ئەو ڕوپێیە ئەم تەقدیراتەکەن بەس وڵاتە پێشکەوتوەکان وانە وڵاتە پێشکەوتوەکان زۆر دقیقە یعنی دانیشتوانیان هەیە تەمەنی کارکردنیانە ئەمە طبعا 10 ساڵ جارێ لە عێراقی ساوە لە 90 حسای سوکانی نەکراوە لە عێراق. باشە دکتۆرەگەر بە پێچوانەوە قسە لەسەر ئەم بابەتە بکەین هەندێک لە وڵاتە زلهێزەکان بۆ من بابەتێکم خوێندەوە هەر لەسەر ماوەتاڵە ئوسترالیا و بەریتانیا هەوڵ بۆ کەمکردنەوەی لە سایە پێنجەکەش ئەدەن یعنی تەنانەت ئەڵێن سایە پێنج ڕێژەی بێکاری ئەگەر لە هەر وڵاتێکی سەرمایە گوزاردا هەبێت شتێکی ئاساییە بەڵام ئەوان دەڵێن نە ئێمە هەوڵەدین بیگەینە نزیکی لە 100 لە 102 ینی هەوڵ بێنە بابەتەکە دیار دەکە بنەبڕ بێ هەموو کەسێک مافی کارکردنی پێ بدرێ بە تایبەتیوانی کە تۆ باست کرد هەوڵەکان دەبێت چی بن بۆی کە ڕێژەی بێکاری لە سیانزەوە هیچ نەبە بگەینە لە سایە پێنج لە هەرێمی کوردستان ئەوە طبعا ینی ئەو لە سیانزەیە وەکو من ڕام پێ نییە ئەو وەکو تەقدیری وەکو نزیکەکەی کە باسمان کرد یعنی بیگەینە لە 105 کەمیکەینەوە هیچ نەبە بکەینەوە ئەگەر ڕێژەی ستاندار ینی دەبێت چی فەرەهەم بکرێت بۆ خەڵک هەلی کار چۆن هەلی کار لە ڕەخساندنی هەلی کار ڕەخساندنی هەلی کاری ڕاستەقینانە نەک داتاشراوە یعنی ئەوە جاران داتاشراوەکو ئەوەی کەوا لە دام و دەستگا حکوومیەکانە یعنی وظیفە دروستەکەی وظیفەی حەقیقی نییە یعنی مثلەن ژوورێک لە دایرەیەکە پێویستی بە 2 کەسە تۆ 10 کەسە تێخست بیکەی بە 12 ئەوە داتەشینی هەلیکارە داتەش یعنی هەلیکاری ڕاستەقینە نییە هەلیکاری ڕاستەقینە ئەو هەلیکارەیە ئەو کەسێکە لە مەجالێکە ئیشکا بەرهەمی هەبێت ئەگە تۆ پارە وەرگریت و بەرهەمە نەبێت یعنی بێکاری بەڵام بێکاری شاراویت یعنی خەڵک نایبینێت تۆ بێکاری بەڵام لە حەقەتا بێکاری چکە بەرهەمە نییە چکە ئەو کۆڵێ هەدەف لە کارکردنا ئەوەی ئەو کەسی کارەکە بەرهەمی هەبێت کە بەرهەمە نەبوو وەکوی کاری دەکرد بێت ینی لە ئەسڵا بێکاری بەڵام شاراوەیە بێکاری. باشە زۆر جار لەگەڵ چەمکی بێکاریە چەمکێکی تریش دێتە ئاراوە فرەکاریە ینی هەندێک لە پسپۆران ئاماژە بواکەن ئەگەر تۆ بتوێ عەدالەتی کۆمەڵایەتی یەکسان بکەی لە کۆمەلگایە پێڕێ و بکەی ئەبێت مرۆڤەکان یەک کاریان هەبێت یعنی هەندێک کەسی ساگەرگوێی لێمان بێ ئەڵە من توانام هەیە کاتیشم هەیە بۆچی دوو کار نەکەم ئایا لە یاسادا دووکاری چەمکێکی بۆ جێکراوەتەوە یاخود بەشێکی بۆ دیاریکراوە بڵێ مرۆڤ نابێت لە چەند کارێک زیاتر بکات ئەوە کەوتە سەر بۆ خۆی جارێکتر بێکاری بۆ کەسێکی دروست ناکەم من بتوانم کارەکەی تۆش بکەم ئەوە ئەکەوێتە سەر ئەوەی کەوا ئەو کەسەی کارێکەکە ئەو کاری دەرامەتێکی بۆ خڵقێنێ کە پێویست نەکا ئیشێکی تر بکات طبعا دائما وا هاتووە یاکۆڵێن خەڵکێکە ئیشەکە لە پێناوی چای ئیشەکە لە پێناوی دەرامەت بەدەست بێنێ ئەگەر هاتوو ئەو دەرامەتی دەستێکەوێت یعنی نەیتوانی بژێوی ژیانی دابین بکات دێ کارێکی ترەکات یعنی بڵین فەزلی کارکردنەکە بەسەر ڕەحەتیا و ئیسراحەت و خۆشگوزەرانیە بەڵام ئەگەر دەخلەکەی زۆر بوو ئەکی سیرەکەی ئەو خەڵکانی کەوا دەخلیان زۆرە مەسن بۆ نمونسەی دکتۆرێ بکە ئەو دکتۆرانی کە دەخلیان زۆرە یعنی بن بە دکتۆرێکی گەورە وردە بڵین فترەی ئیشکردنەکان و نەخۆش بینینەکانی خوان کەمەکەنەوە هەنێکی پێنجشەمانی ژناکە هەنێکی دووشەمانیش ئیژناکە لەگەڵ هەنێکی دووسێ ڕۆژ ئیشەکە ئەوە چییە ئەو کەسە شعورەکە کەوا فەزلی ئیسراحەت و خۆشگوزەرانی بەسەر پارە یعنی خۆی هەدەف لە پارە چییە هەدەف لە پارە ئەوەی کەوا تۆ خۆش بژیت خۆشیانەکە چێ بخۆیت و جل لە بەرکەیت و سارە بێ و قەسرە هەبێ ئەومانە بەڵام شتێکی تریش هەیە کە بەشێکە لە خۆشگوزەرانی ئیسراحەتی لەشە
وەنا تۆ بە ئیسراحەتیش بێ بەلەشی خۆت کاتێک کە دەخلەکە زۆر بوو فەزلی ئیسراحەتی بەسەر ئیشکردنە جا لەبەرەوە ئەگەر لە وڵاتێکە ڕەفاهێت زۆر بوو سەرەکەی لە وڵاتە خەڵک ناچێت ئیشی دووەم بکات حتا یعنی مەسەن محاولەکە ئەو پارەی کە دەستێکەوێ خۆش بژی حتا بچێت سەفەریش بکات لە دەروی وڵات یعنی بەشێکەوێتە سەر ئەو ئاسی گوزەرانی کە هەیە لە وڵاتە و بەشێکی تقریبا لەوانێک کللتور و اینجا فەقیشەیە لە یەکێ بۆ یەکتر مەسلەی هەڵێڵێن قەت تێر ناخوا هەشە مەسەنەوەڵە چاوی تێرە گوێ ناتێ ئەڵێ پارە بۆ هەر بۆ خۆشی ژیانە بۆچی هەڵی گرم بۆ ئەو خۆ دوایی کە من مردم نایەت ناو قەبرەکەەوە بۆ خۆ جاران نییە ئەوەی کەەوە ئەمرد لە زمانی فرعونەکانەوە زمانی کۆنەکان قسە ناو قەبرەکەیان و کە زیونێ بێتەوە ئیسیفادەی لێکە یعنی ئەوە کەوێتە سەر يعني ئاسی ڕۆشنبیری یعنی یاسای وڵات جاری وایە یاسای وڵاتە زۆر ساریمە لەوانەیە ڕێگە نەدا بە ئیشکردنی دوای دەوام بۆ من لە عێراقا جاران خاصەتەن ئەوەی کەوا لە دەوامی ڕسمیە ئیشیە کرد لە حکوومەتە ئیشیە کرد بۆی نەبوو ئیشێکی تر بکات لە دەرەوەی ئیشەکەی خۆی یعنی ئەوش ئەوانە هەمووی ئەسبابن لەوەی دەریاخاکەوە ئەو کەسە بتوانێت ئیشکار نتوانێت ئیش بکە ئاسی گوزاران طبیعەتی ئەو کەسە کللتوری ئەو وڵاتە جا دکتۆر بێگومان کاتێکە باسی کار بکرێت ئەبێ هەر لەگەڵشە باسی ژینگەی کاریش بکرێت بەداخۆلانێ لای ئێمە زۆر گرنگی نەدرێت بە ئەو بارە دەرونیەی کە شوێنی کار دروستی ئەکات لەو کەسەیە کە تیا کارەکە تا چەند گرنگە شوێنی کار وە ژینگەی کە تایبەتمەندیەکانی ئەبێت چی بێت ئەوە وەکوتمەی شەکەوێتە سەر یاسای ئەو وڵاتە و کللتوری ئەو وڵاتە لە عێراق بۆ ژینگەی خۆی هەیە خۆی هەیە یاسا بەڵام تەمەەن یاسا خۆی پێویستە بەڵام لەوەش زیاتر کە پێویست بێت جێبەجێکردنەکەیتی لە وڵاتانی پێشکەوتووە یاسای باشیش هەیە و تەطبیقکردنەکەشی هەیە و یان لە هەمان کاتیشە یعنی بڵێن منەظەمات هەیە کە مراقبی وەساکەکە بارودۆخەکەکە سندیکاکانی کار ئەین نەقەباتی عومال ئەمانش دەوری گەوران هەیە بۆ تم و تیشکردنی و تم و تۆڵکردنی ئەو یاسانی کەوا جێبەجێکرێت ئەو وڵاتانێکەوە لە ڕووی کللتوری و ڕۆشنبیریان پێشکەوتەوە یاساکان بەقووەتە مراقبە یاساکانەکان تطبیقکردن یاساکان تم و تۆڵە ئەمانە یعنی ژینگەی کارکردنەکە زۆر ئەتیمای پێ نەکرد لە ژینگەی کارکردنە یعنی ژینگەی دەرەوەی ئەو کارگەیش یعنی ئەبێ فلتەری هەبێ نابێت یعنی تەلەوز دروستکە یعنی لەو وڵاتە پێشکەوتوانە ئەگەر کارگەیەک ئەگەر تەلەوسی زۆری دەرکرد جۆرێک لە باجی ئەخەنە سەر کە پێوترێت باجی پیسکردنی ژینگە لەبەرەوە ئەو بڵێن خاوەن کارەکان ئەوانە ئیداری کارەکەکەن سیرەکەن ئەگەر زۆر ژینگیان پێکرد زەریبیانێت سەر کولفەی زۆرتریان بۆ دروستە بێت لەبەرەوە محاولەکەن کەەوە تەلەوز دروست نەکەن ئەمانە هەموو یعنی مەسەرەن یاساکان و جێبەجێکردنی یاساکانە لامان کاتیشە لە ناوی ئەو بڵێن سیکریتی یعنی ئەمنی ئیشکردن ئەمنی سەناعی پێڵێن یان ئەمنی ئیشکردنەکان ئەبێ یعنی مەسەرەن خوزەی لەسەر بێ ئەبێ جلو بەرگەکانیان یعنی مەسەرەن بیان پارێزی حتا نوعی قۆنەرە کە سەلامەتی کار ئەبێ سەلامەتی کار ئەگەر پابند نەبوون یعنی غەرامێکی وایە خەنە سەر ئەو جیهەتە کە ئەو ژینگەی دروستەکە ئەگەر دروستی نەکرد زیانەکە لە ڕۆ ئابوووریەکەش ینی ئەوەنە بارودۆخە دروستەکەن لە وڵاتە ژینگەی کارەکە ڕێک و پێک بێت لە تەهوی ئەو لە مەسەر ڕووناکی و بەتر لەمانش بۆ ئاستی بەرهەمیش کاریگەری نییە تۆ ئەم هەموو ژینگە تەندروستە بۆ بەدڵنیارێک فەرهەم بکەی ئەو ڕەنگە لە ڕووی کاری شەو بتوانێت زۆر باش بە علاقاتی ئیشیش لە بینی کرێکارەکان خۆیانە لە بینی کرێکار و ئەوی لەسەرەوە ینی مەسەن حتا دەرکەوتووە ئەڵێن علاقاتەکان مەفروزە علاقاتی ئاسۆیی بن بۆی ئەو خەڵکە ئەو توانای کەوا هەیەی بیخاتە گەڕ بەبێ ئەوەی يعني مثلا زەختی بخرێتە سەر يعني وەکۆڵە يعني مثلا ئەگەر مراقیبەکە دوورکەوتەوە ئەم نەچێ يعني خۆی دوورخاتەوە لە ئیشا حتا هینێک هەیە تەجروبەیەکی زۆر سەرکەوتوو هەیە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پێوترێت تەجروبەی دۆڵی سیلیکۆن دۆڵی سیلیکۆن کوێ يعني لە سان فرانسیسکۆ ناوچەیەک هەیە کەوا تەکنۆلۆژیا هەرە پێشکەوتوی زانیاری تەکنۆلۆژیای زانیاری و کۆمپیوتەر و ئەمانە چوەتە ئەو ناوەوە لەو منتیقەیە ئەو خەڵکانی کەوا ئیشەکەن ئەو پارەی کەوەریەکن جارێکتر ئەچێتەوە ناو ئیشەکە یعنی وەکو وایە خەڵک بۆ خۆی ئیش بە خۆی سەرمایه‌دار بە خۆی ئیشکەریش بێت لەبەرەوە سیرەکەن لەو ناوچەیە یعنی بەرهەم ئێژگار پێشکەوتووە بۆ نوعی
ئەو پەیوەندی کەوا هەیە لە بینی خەڵکەکانە ئاسۆییە هەرەمینی ئەستونی نییە بە ئەوامیر ئیش بکەن و یعنی بەزەخت ئیش بکەن بۆ خۆی شعورەکە بۆ خۆی ئیشەکە لە بەرە سێرکی بەرهەمێکی گەورە دروستەکەمە بستمەوە بەشێک لە ژینگەی کارکردن نەک هەر ئەوەیە پیس بوونی ژینگەکە و ئینارە و تەهویە و ئەمانە ناحیە نەفسیەکەشەوە ئەو کەسە ئەگەر مرتاح بوو ئەگەر سەیری کرد مەسەلەن بۆ خۆی ئیشەکات ئەو کاتە سیرەکەی بەرهەمێکی گەورەتریە بێت کەوانە ئەمانە هەموو بریتە لەجی بریتە لە ژینگەی کارکردن باشە. دکتۆر دوایین پرسیاری من تا چەند هەستەکەی نیشانەکانی بێکاری لە هەرێمی کوردستان زۆر بەزەخی ڕەنگیان داوەتەوە بۆ نمونە ئاماژەت بەوە کردوت یاسا هەیە بەڵام جێبەجێکردنەکەی کەمێک ئاستەمە یان هەندێک نیشانەی زۆر زەقەیە جاران یانوت ساڵی قات و قڕیە ینی بیبەسینەوە بە باری ئابووری و ئێستش هەر ئەکرێ بڵێن قات و قڕیە چونکە ئەم قەیرانە سیاسی و ئابووری ڕووی لە هەرێمی کوردستان کردو ڕێژەی بێکاری زیاتر بەرز کردوەوە پێشما بێت ینی ئەم دوو معادلەیە هاوکێشەکانیان ڕاستەوانەیە ینی تا قەیرانی دارایی هەبێت ڕێژەی بێکاریش زیاد دەکات یان ئەمە نیشانەکانی بۆ من هەندێک نیشانە وەکو نمونە ئیخەمەڕوو زۆری ژماری منداڵ کە کار دەکەن لەسەر شەقامەکان ئەمانە نیشانە نین بۆی کە ڕێژەی بێکاری لەو تەمەنی یاساییانی کە باسێکی لە 15 بۆ 65 ساڵ زیادی کردووە بۆ نمونە مامۆستایەگە گەرکاتێکی بۆ نمونە وەکو نمونە مامۆستامێنا تا سعات 12 ئەو حەقی خۆیەتی ئەڵە من 10 ساعت کاتی ترمەچم کە ئیشێکی تر بکەم بەڵام ئەگەر بێت و بژێوی ژیانی یاخود موچەکەی بۆ چاک بکرێ ڕەنگە ئەو پەنانە باتە بەرکارێکی تر تا چەند ئەم نیشانانە نیشانەیەکی ئەکرێ بڵم مەترسیدارن بۆ ئایندەی هەرێمی کوردستان ڕێژەی بێکاری زیاتر هەڵکشێت. وڵی وەکوتم ئەو لە سەدا سیانزەیە یعنی من بە دڵنیاییەوە ئەڵێم زۆر زیاتر لەوەش کەەوە پێتەمەەن نەوعێکە لە بێکاری کە پێوتێ بێکاری سافر یانی دەرکەوتوو زیاتر لەوە یعنی ئەگەر حسابی بێکاریەکانیش بکەیت کە لە دام و دەستگا حکوومیەکانە هەیە گەڕەکە ئێجگار گەورەترە یعنی کەواتە ئێمە لە ڕاستیە ئەو وزە گەورەی کەوا هەیە یعنی بەرجستە بووە لە جستە و لە زەینی خەڵکەکانە ئەمانە زۆر گەورەی تاقەیەکی گەورەیە لە خەڵکەکانە هەیە بەڵام بەداخەوە خەفە کراوە یعنی ئەمە بەشێکە لە سوئی ئیدارە خراپی ئیدارەکردنی مەواردەکان کە لە وڵاتەکەی ئێمە هەیە بۆ نمونە ئێمە یعنی سەرچاوەیەکی سروشی گەورەمان هەیە بەکاری نایێنی حتا سەرچاوی داراییمان هەیە خراپ بەکارین ئینسانیش سەرچاوەیەکی ئابووریە لە شێوەی سەرچاوی مرۆیی یعنی و کۆڵە تاقیەکی گەورە هەیە لە ناو لەشی ئێمە ئیتر لە زەینمانە بێیان لە توانە جەستەیەکانمان بێ بەداخەوە خەفە کراوە بەکار نەهاتووە ئەمە یعنی یەکۆڵە نیشانێکی زۆر خراپە بۆ مستەقبلی ئێمە ئەمیش هەمووی ئەگەڕێتەوە بۆچی وەکوتم ئەو خراپی ئیدارەی کەوا هەیە لە وڵاتە زائیدەن سەر نەوتیش لە ڕاستی نەودیان بۆکو عەرەب بڵێ بۆ بە ئافە بۆ بە دەردێکی گەورە چکەوە کۆڵێ نەخۆشیەکان ئەشارێتەوە عیلاجی ناکە بگرە تا بێت نەخۆشیەکان لە وڵاتە زیاد دەبێت بەڵام تۆ لە جیاتی و بیت چارەسەری کەیت دەی تەخدیریەکەی ڕووپۆشەکەی تەخدیریەکەیت شعور ناکە کەواتە ئەمە پێویستمان بەوەی ئیدارێکی باشمان هەبێ ئەم هەموو سەرچاوە باشی کەوا هەیە لە وڵاتە سەرچاوە ئابووریانە یعنی ئینسانی و سروشتی حتا دارایش ئەگەر باش بەکار بێ ئێمە کێشەمان نییە کێشەمان لە چیایە کێشەمان لە خراپی ئیدارەکردنی ئەم سەرچاوانە. دکتۆر ئەگەر وەک دوایمین پرسیاری منیش جەنابەت تا چەند لەگەڵەوە هەیە کە حکوومەت ئەبێت هەمیشە کار بکات لەسەر نەهێشتن یان کەمکردنەوەی ڕێژەی بێکاری ئێستا ئەبین لەگەڵ ئەوەی کە ڕاستە دامەزراندن نەماوە یان زۆر کەمی کردووە بەڵام هەندێک کەس هەیە کە خۆی خەریکە هەلی کار دروست دەکات بۆ خۆی بە شێوازێک خەریکە ئەوەی کە لە کۆمەلگا پێویست بێت کارێکی لێ دروست کردووە بۆ خۆی بە کردوێتی بە سەرچاوەیەکی داهات بۆ خۆی تا چەند ڕاد لەگەڵ ئەوە هەیە کە کەسەکان لە ئێستا بێ خۆیان پشت بەبەستن بە خۆیان و هەلی کار بخان دروست بکەن خۆی مەفروزەواش کەتی تایبەت ببوژێتەوە زۆر ئەو قسەی زۆر جوانە یعنی حکوومەت خۆی ڕۆڵی هەیە بەس معنایەوە نییە حکوومەت بێت ئیش بۆ خەڵک بدۆزێتەوە بە شێوەی کەوتم یعنی هەلی کاری ناڕاستەقینە داتاشێت شکە و کێشەکان تا بێ قوڵەکاتەوە وەکو چۆن ئێمە ئێستا بەسەرمان هاتووە دایمەن وڵاتە ڕێعیەکان وان حکوومەت دێت یعنی هەموو دام و دەستگاکان ئەخاتە ژێردەستی خۆی مباشرت و غیر مباشر بەڵام ئەگەر بێت و بڵێن ئابووری بکرێتەوە بە ڕووی کەرتی تایبەتە بەڵام بە مەرجێت ئەو خەڵکانی ئیشەکەن
کردی تایبەتە بیمان هەبێت یعنی یاساکانی کار فەرزی کا بەسەر ئەو خاوەنکارانە ئەبێت یعنی مەسەرەن سەعاتی کارەکان دیاریکە ئەبێت بیان پارێزێت ئەبێ دواتر کە مەسەرەن خانەنشین بوون یعنی موچەیەکیان هەبێ بەڵێ مافی پارێزراوە بێ ئەگەر تووشی کێشەیەک بێت لە ئەسنای کارکردنا بێ ینی تعویز بکرێتەوە بێ موچەی بدرێت لەبەرەوەی ئێمە ئەم یاسایانمان نییە ئەگەر کەم و کورتیش هەبێت جێبەجێ ناکرێت هەتا ئەوای لێنێت ئەم وڵاتە ئەو سەرچاوانی کە هەیە بە سەرچاوە مرۆڤەکانیشەوە باشی ناخرێتە کەڕ. زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد ڕەوف سپۆڕی ئابووری سپاس بۆ ئەوتەکانە دەستە خۆش بێت ئەچینە ئۆزباکستان لەوێ کۆمەڵێک لە هاوڵاتیان پیشەیەکانی کرمی ئاوریشمی کۆکەنەوە و قماشی ئاوریشمی لە دروستەکەنەوەی کە لای خۆمان بە حەریر ناسراوە و داهاتێکی زۆر کەمیشانەیە هەرانی ئەی بەسینەوە بە ئابوووریەکەەوە ڕۆژانە ڕەنگە بە $2 کار بکەن بەڵام زۆر دڵخۆشم لەم کارەیانە هەندێک جار دڵخۆشیش هۆکارە بۆی مرۆڤ ئەگەر داهاتێکی کەمیشی دەستکەوێ بەڵام ئاسوودە بێت ینی کار هۆکارێکە بۆ ئاسوودەبوونی مرۆڤ لەگەڵم وتای دکتۆر متعبینین لە کارکردن خەڵکێک هەیە یعنی متعابینێ لە نوعێک لە ئیش جا طبعا ئەو کەسانە کە ئەگەر لە مەجالێکە ئیشکن متعیان لێبینی یعنی داهێنانی گەورە ئەکەن لە لەو مەجالێکەوە کارێکن یعنی هەموو وەختێک کارکردن ناڕەحەتی نییە جاری وای خەڵک لەزەتە بینێ لە کارکردن. دووبارە سپاس بۆ تو با پێکەوتینە و راپۆرتە بینین سپاس بە دکتۆر محەممەد ڕەوف.